ڕاستی پێم لە بەریتانیامە لە ئەوروپام. باش. حەز لە کچێک دەکەم. حەز لێیەکە یان حەزت لێیەتی؟ حەزم لێیەتی. دەی وا بڵێ. مامۆستا باس دەڵێن دایکی خراپە، جا لە دووسێ کەسم پرسیار کرد، لە زۆر کەسم پرسیار کردەوە دەڵێن چاو لە دایکی کە و کچی بخوازە. والله ئەوە تقریبا یعنی ئەو معیارە زۆربەی جارەکان ڕاست دەرچووە، لە ١٠٠ وایە کچ بە دوای دایکیاچێت، بەس جاری وا هەیە لە قاعیدەش لادا ئافرەتی وا هەیە ڕەسەنە سوبحان الله، یعنی چۆن بڵێ خوای گەورە هەر بە پاکی بە جوانی خەڵقی کردووە بە شوێن دایکیان ناڕۆ، بەڵکو گاڵتەی بە عەقڵی دایکی دێت. مامۆستا وەکو وەڵای وەکو دەبینم ئەوە خوا بە حەقە، خوا گەی لە هەموو شتێکە. وەکو بیر دەکەم و دەڵێم داشی بڵێم خراپ بێ بۆ خۆی تاوانی چییە؟ بۆ خۆی بۆ خۆی پەروەردەی دەستی ئەو دایکەیە. ئیسا دایکێک ئەگەر دەمەوەر بێت یعنی چۆن بڵێ لە بەرچاو کچەکانی قسەی بە پیاوەکەی خۆی وتبێ، بە باوکی مناڵەکانی وتبێ، سوبحان الله ئەم کچانە دەمەوەر دەرەچن. ئەگەر دایکێ درۆزن بێت پەرژین بێت لە ڕووی دایکە پاکەکان، کچەکانیشی بۆ خۆی وردە وردە فێری درۆ بن. ئەگەر دایکەکە شتێکی ناڕێک و پێک بکە، مناڵەکانیش چاو لە دایکیانەکەن. بۆیە یعنی کچ لە شوێن دایکێچێت. بەڵام وەکوتم قاعیدە ناتوانین بڵێن ئەمە قاعیدەیەکی 100% جێگیرە، بەڵام جاری وا هەیە دایکەکە خراپە، بەڵام کچەکە ئەڵێی شەکرە، کچەکە ئەڵێی گوڵە، ئەوەنە پاکە، ئەوەنە چاکە. دەستەکان خۆش مامۆستا دووهای بە خێرمامەکە خوای دەیاتماندا. خۆی زۆربەی هەرە زۆری کچیش کە تەلاق ئەدرێ زۆربەی هەرە زۆری خەتای دایکە. باشە دایکە چێتە بندەسێ. تۆ تەسەورەکەی لەم شارەیە لەم وڵاتی خۆمانە کچ لەسەر چی تەلاق دراوە؟ دایکی وتۆتی کچە شرینەکەم بۆچی هەموو ڕەفیقەکانت سیسەمیان هەیە تۆ بۆ نیتە؟ کابران نەبوو بووە نەیتوانیوە سیسەم بکڕێ. خۆشە تۆ بچی لەسەر سیسەمێکی نەرم بخەویت، ئەگە هەر بێ باشە. والحاصل ئەم کچە بە قسەی دایکی کردووە سیسەمەوێ شتی بابگیا من قستی سیارەم لەسرە، قستی خانوم لەسرە، کورە نازانم کرێ چیم، یعنی شێرڕێوی دنیای بم ژنە ناوەتەوە ئیسفادەی نەبوو. ئیتر کابراش تەق لە جەرگێکات ڕۆژێنا 2 3 4 5 6 ئەجا هەر جارێ دایکی هاتووە بۆ ماڵەکە ئەوە سیسەمەکەتان هەر نەکڕی حەمەگیان بۆ من بزنم داوەتە تۆ یا کشم داوەتە تۆ، ئەوەنە کوڕی جوان هات و نازدار هات نەمداپی لە کۆتایە دام بە تۆش ئاوا لەسەر ئەو عەرزەڕەقای خەوێنیت 4 جار ئاوادا بەسینیا و ئەیڕۆیەکی بۆ کاو ئیتر وەڵا کشەکە ئیتر ئەوەی ترە بێ بە شێر بۆ گیانم داماوە. ئیتر کاکە حەمەش مەجبورە چی بکات؟ آخر حەلی ئەوەیە تەلاقی بات کە تەلاقیێدا ئەنجاڵێن بەخوا کاکە حەمە ناپیا بوو. وەڵا جا گوتم با پرسێک بە تووکەم بەشم سەبوری ئەوزڵام دێ وەڵی نازانم سەری لە شێواوە. نەزانی چۆنە قوربانگیان ئەگەر دایکی کەسێکی خراپە ئیترە بێ هەڵوی ئەوە نییە بڵێ خراپیەکەی چییە؟ خراپیەکەی بۆ خودی خۆیەتی بۆ دەوروبەری نییە، ئەوە نییە بڵێ خوا نەخواستە لەش فرۆش بێ یان بڵێ دزی بکات یان شتێک لەو بابەتانە. والله قوربانگیان وەکوتم ئیتر ئەشێت بە شوێن دایکیان نەچوو بێت کەسێکی چاک بێت پاک بێت، بەس ئەشێت بە شوێن دایکیشا چوو بێت ئیتر خۆت و نسیب و ناوچەوانت ئەگەر خەیریتیایە خوای گەورە بیکا بە قسمەتت، ئەگەر خەیرشیتیان نییە خوای گەورە بە مودەی یعنی 100 ساڵێتی دوورخاتەوە. ئامین یا ڕەبی.